بەردەوامین دەچینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکە باسی بابەتێکی زۆر گرنگەکەین وەک دەزانی دامەزراوەی ڤیم لە پێشترا چەندین خول و پرۆژەی جیاوازیان هەبووە ئەم جارە لە شاری کەرکووکە خولێکیان کردوتەوە تایبەت بە ڕۆژنامەوانی ژینگەی لە کەرکووک ئەم خولە باسی هۆشداری و چۆنیەتی ئامادەکردنی بابەتەکان دەکات لە ڕووی میدیاییەوە جا هەر لەسەرم بابەتە کەویار محەممەد ڕێکخەری پرۆژە لە دامەزراوەی ڤیم لە ستۆدیۆ میوانەوە گفتوگوی زیاترەکی لەسەرم بابەتە بەخێر بێ کەویار خان زۆر سپاس کەویار بەیانیت باش بەیانی ئێوەش باش زۆر سپاس جا سارا ببوورە پێشەوەی بابەتەکە دەست پێ بکەوت و ئاماژت پێ دامەزراوەی ڤیم لە ماوەی ڕابردوودا چەندین خول و چالاکی تایبەت لە بواری کللتوری بێ یاخود لە بوارەکانی تربێت کردوێتەوە بێگومان بابەتی ژینگەش بابەتێکی هەستیارە ئێمە پێشتر چەندین جار میوانمان هەبووە لە ستۆدیۆ کە باسی مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوامان کردووە یاخود پێویستە هاوڵاتیان چۆن ڕێنمایی بکرێن کە پارێزگاری لە ژینگەی خۆمان بکەین سارە بەڵێ جا ئەمە هەر بابەتێکی زۆر گرنگەوەی پێمان خۆشە گفتوگوی زیاتری لەگەڵ بکەین بەڵێ کەویار خان پێم بڵێ ئەم خولە چۆنێک دەخایەنێ و ئەم خولە گرنگیەکەی لە چیایە لە ئێستاە لە دامەزرایی ڤیم ئێمە بەشێکمان هەیە بەشی ریسەرچ ئێمە لە بەشی ریسەرچ توێژینەوە ئەکەین بۆ هەموو ئەو بابەتانەی کە بە گرنگی زانین یاخود لە مەودای کارەکانی دامەزرایی ڤیمە ئیشی لەسەر بکەین و بابەتی ژینگەی یەکێکە لە سێکتەرە زۆر گرنگەکان کە ئیهتیمامێکی تایبەتی پێ ئەدرێت لە دامەزرایی ڤیمە بە تایبەتی لەبەر ئەو گۆڕانکارانی کەشوهەوا کە ئێستا ڕوویاوە لەبەر ئەوەی کە لە عێراقا ئێستا وەکو ئاگادارین عێراق وڵاتێکە کە بەرەو بە بیابان بوون ئەڕوا و لە هەنێ لە شارەکانی باشووری عێراق و دەستی پێکردو بەرە و باکووری عێراقیەت لەبەر ئەوە زۆر گرنگە کە هۆشداری بڵاو بکرێتەوە بەناو خەڵکە و بتوانین ئیش بۆ ژینگە بکەین لە چەند لایەنێکی جیاوازەوە ژینگە هەر ئەوە نییە سەوزای بە یا خوددار بە یا ئەو بێژینگە هەموو زەویە هەموو ئەو شتانێک ئێمەتیاژین ئەو هەوایە ئاوە خاکە دارە لەبەر ئەوە یەکێ لە بابەتە زۆر گرنگەکان لە ڕووی ژینگەوە هۆشیاریە ئێمە لە چیین و ئەتوانین چی بکەین و کەرکووکی یەکێکە لەو شارانەی کە بەڕاستی بەداخەوە تاکو ڕادەیە پشتگوێ خراوە بە تایبەتی لایانی ژینگەوە کە ئەڕۆیتە کەرکووک یەکسەر هەستی پێیەکی زۆر بەڕوونی دیارە شارێکە پلاستیکی زۆرتایە خۆڵی زۆرتایە و لەگەڵیشە کەمترین سەوزای لێەوە دەستان پێ کردووە لە بەرەوەی کە بارودۆخی کەرکووک لە ئێستاە لە ڕووی سەوزایەوە زۆر باش نییە وایە بەڵێ ئەکرێ زۆر باشتریش بێ و ئێمە ئەم خولەمان بۆ کڕۆتەوە لە لایانی میدیاییەوە کە ئەم هۆشیارە بگەێنرێ بە خەڵک و خەڵک ئاگاداری ئەوە بێ ئەتوانین چی بکەین و لە داهاتووشە حتمما پرۆژەی جیاوازمان ئەوێ لە کەرکووکە باشە کەویار خان ئەم خولە کە لە کەرکووک کردوتانێتەوە پێشتر هیچ ئاگادارێکتان بڵاو کردبووە بۆ ئەوەی کە ڕۆژنامە نووسان بەشداری بکەن یاخود جگە لە ڕۆژنامە نووسانی ناو شاری کەرکووک ڕۆژنامە نووسانی دەرەوەی شاری کەرکووک بۆیان هەیە بەشداری خولەکە بکەنیان تەنها بۆ ناو شاری کەرکووکە خولەکە بەڵێ پێشتر بڵاومان کردبووە لینکی بەشداری کردمان بڵاو کردبووە لە ڕێگەی فۆرمێکەوە بوو بە خۆشحاڵی و زۆر کەس بڕی کرۆتەوە لە ناو کەرکووک و لە دەروی کەرکووکیش بەڵام لەبەری خولەکە تایبەتە بە کەرکووک ئێمە تەرکیزمان خستۆتە سەر کەرکووک بەڵام شتێک نەوە بڵین مادەم تۆ لە سلێمانی ناتوانانی بیتە خولەکەەوە بەڵام زیاتر تەرکیزمان لەسەر کەرکووک بوو لەبەر ئەوەی لەوە ئەچێ ژینگە و کەشوهەوای کەرکووک پێویستی بە هەنێ ڕاهێنان هەبێ کە لاوچێت لە سلێمانی لە هەولێر لە شارێکتر جیاواز بێ عینەن شت بۆ سلێمانیش بۆ شارەکانی تر لاوچێت جیاواز بێ بۆیە ویسمان بە تایبەتی بۆ کەرکووک بێ بەڵام خەڵکی دەرەوەشی تیابوو بێ کێشە نەبووە باشە کاتە لەم خولەیە ئەوەی کە ئێوە زۆر گرنگی پێبن چۆنێتی هۆشداریە لەلایەن ڕۆژنامە نووسانەوە بۆ هاوڵاتیان چۆن ژینگە بپارێزین چۆن ژینگەیان پیشانبێ بەم شێوەیە بەڵێ ئێمە ڕاهێنانێکمان هەیە بەنای مامۆستا سەلامە خۆیان ڕاهێنەر و ڕاوێژکاری میدیاین هەر لە بوارەکە کارەکەن ئەو دوێنێ یەکەم ڕۆژی خولەکە بوو خولەکە 4 ڕۆژە خانێت لە یەکەم ڕۆژە باستی هەنێ مەسئولیات کریا وەکو ڕۆژنامە نووس وەکو ڕۆژنامە نووس خەڵک چی لەسەر ئەوانی کە ڕۆژنامە نووسن بۆ منە ڕازگۆییە یەکسانیە و چەندین شتی ترە بەڵام لە ئاڕاستی ڕێکاوڕێک لەگەڵ ئەمانە هەنێ شتی تریش هەیە زۆر گرنگە کە هۆشیاری بڵاوکردنەوە کاری ڕۆژنامە نووس هەر ئەوە نیە زانیاریەک لەسەر حەدەسێک کە ڕوویابێ بیگەێنێ ئەوەیە کە لە کێشە گەورەترەکانە وێنە گەورەکان ببینێت ئێستا کێشەیەکی زۆر گەورە هەیە لە
هەمووژی لە هەموو دنیا ینی لە ژینگەی هەموو دنیاە ئەوە ژینگەی ئەوەش کێشەی ژینگەیە کەواتە لەگەڵ ئەوەی کە حەدەسی ژەگوازیتەوە و هەنێ کاری ڕۆژانی خۆشی هەیە کە پێویستەکە بیکە ئەوەشە کە بابەتی هۆشیاری بە خەڵکا بڵاو بکاتەوە بۆی تووشی خەتەریاتێکی ژینگەی گەورە نەبین لە کوردستانە. بەڵێ کەویارخان من ئەمێ پرسم ئەم خولە کە خۆ دوتت چوار ڕۆژەخانێ تەنها ڕۆژنامەنووسی بواری تەلەڤیزیۆن بەشداری کردبوو یاخودی ڕادیۆ و میدیای ئەلکترۆنی و سەرجەمیان بەشداریان کردبوو؟ بە خۆشحاڵی و هەمویان بەشداریان کردبوو ینی هەتا ئەوانەی کە لە پشت ستۆدیۆ شۆن ئێمە وتمان بۆ لایەنی میدیایی کێ لە دەستگا میدیایەکان پێی خۆشە بەشداری بکە لەبەری هەر کەسەی وەکو پەزڵێکوە هەموو یەکتری تەواوەکە لەبەرەوە هەموو تقریبەن سێکتەرەکانی تایە لە بەشی میدیایی هەتا پلاتفۆرمە سۆشەڵ میدیاکان تەلەڤیزۆنەکان ڕادیۆکان. پلانتان هەیە ئەم خولە لە شارەکانی تری کوردستان بەڕێوە بچێت و ئەو ڕۆژنامەنووسانی کرد لە شارەکانی تران سوود لەمە وەربگرن لەوانەیە هەنێک کەس ناتوانێت بڕاتە شاری کەرکووک لە شارەکانی ترەوە بچێتە شاری کەرکووک. ڕاستە ئێمە بیرمان لەوە کردوتەوە ئێستا لە کەرکووک کردومانە بەڵام شەرنی هەر لە کەرکووکابێ دامەزرایڤم بە بەرداوامی وا کارەکە لە شوێنێکەوە دەست پێکات و بڵاو ئەبێتەوە بەسەر شوێنەکانی تریشە بەڵام ئێستا لە کەرکووکە بۆی لێو دەستمان کردووە لەوێ دەستمان پێ کردووە لەبەرەوەی کێشەکە لەوێ دیارە کێشەکە لێ خەریکە دەست پێ ئەەکە و لەبەر ئەوە لێو دەست پێ ئەەکەین و بەرەو هەموو شارەکانی تری کوردستانیش. بەڵێ باشە کەویارخان ئامانج لەم خولە ئەوەیە کە تەنها گاندنی هەواڵەکەی لەلایەن ڕۆژنامەنووسانەوە یاخود لە هەمان کاتدا هۆشیاری و بڵاوکردنەوەی زانیاری و ڕێنماییەکە چۆن ڕۆژنامەنووسێک میدیاکارێک ئەم هەواڵە چۆن ڕووماڵی ئەکات چۆن هاوڵاتیانی لێ ئاگادارەکاتەوە؟ هەردووکێتی چونکە هەردووکی بە قەدەرێک مهمە گەیاندنی پەیامەکەش زۆر مهمە و لەگەڵیشە خۆ ئامادەکردن بۆی چۆن ئەم بابەتە بگەێنیت چۆن بتانی باشترین زانیاری هۆشیاری چەند کەس لێرەوە لە ڕێگەی ئەم پرۆگرامە توانێت هۆشیار بێ چەند کەس لە ڕێگەی ئەو ئیشەی کە ئەو ڕۆژنامەنووسەی کە ئەتوانێت هۆشیاری وەربگرێ بەڵێ لەو سۆنگەیەوە ڕۆژنامەنووسانیشتان هەڵبژار؟ بەڵێ بەڵێ ینی ئێمە کە لیستەکەمان بۆ هات چەند فلتەرێکمان هەبوو بە فلتەرەکانە جیامان کردوونەتەوە بەڵام لە هەمووی گرنگتر ئەو بوو کە لە دەستگایەکی میدیایی یا لە شوێنێکی میدیایە ئیش بکات و زیاتر تەرکیزمان لەسەر ڕۆژنامەنووسان بوو بەڵام بەکراوەی بۆ هەموو کاردانەوەی ڕۆژنامەنووسان چۆن بوو بۆ ئەم خولە و بەشداریکردنیان لەم خولە تا چەند سوودی هەبوو دواتر فیدباکەکانیان وەرەگرنەوە؟ بە خۆشحاڵیەوە زۆریان پێخۆش بوو لۆدێکی زۆرمان لەسەر بوو ینی هەتا خەڵک لە دەرەوەی کەرکووک پەیوەندی پێواکردین کە ئەویست بەشداری بکەن ئەوانەی کە ڕۆژنامەنووسی ژنین هەر لە بواری ژینگەی یا ئیشەکەن پەیوەندیان پێوەکردین بۆی بەشداری بکەن بەڵام ئێمە شوێنەکەمان مەحدود بوو لەبەرەوەی وا ڕێکەوتبین 20 کەس ئەم جارە بتوانێت چونکە وەکو تێستێک بۆ یەکەم جار بووە بزانین تاکو چەند ئەتوانین ئیشی زیاتر بکەین بۆ داهاتوو و ئێمە بە دوو شێوە ئیشمان کردووە فۆرمێکی پێشەکیمان هەیە هەڵسەنگاندنی پێشەکی و هەڵسەنگاندنی پاشەکی هی پێشەکەکە هەنێ پرسیاری گشتیە کە لە ڕێگەی ئەمەوە ئەتوانین بزانین ئەم کەسە تاکو چەند زانیاری هەیە و تاکو چەند بۆنمە لە چی سێکتەرێکی ڕۆژنامەوانیدا یاخود لە چی فۆرمێکە ئەتوانێت ئیش بکە یاخود حەز ئەکا ئیش بکە و بە دوای ئەوەشە لە کۆتایی بەرنامەکە لە کۆتایی خولەکەیە فۆرمێکی هەڵسەنگاندنی پاشەکیمان ئەبێ بووی بزانین خۆمان وەکو دامەزرایڤم و وەکو مامۆستاکە مامۆستا سەلام گەیشتین بەچی و فیدباکی بەشداربووەکان چی بوون بۆی بتوانین بۆ داهاتوو باشتر و زیاتریشی بڵێ ببوورە ئاکەم بەس یەک پرسیارم هەبوو سەیری ڤیدیۆیەکەم کرد هەر یەکێک لە ڕۆژنامەنووسەکان خەریکە نوێنەیە کە کێشن و دواتر باسیەکەن ئەمە بۆ چی بوو بەڕاستی بەلامەوە جێپرسیار بوو یەکەم شت بۆ دەستمان پێکرد کە وێنەی کێشەیەک بکە لە شاری کەرکووکدا و دوای ئەم وێنەیە ئەبێ بە چیرۆکێکی لەسەر ئەوترێ و دوای چیرۆکێکی لەسەر ئەنووسرێ پرۆگرامەکەوا دەست پێەکە یەکەم جار بە شێوەیەکی ڤژوەڵ کە بتوانی بیخیتە سەر وەرەقەیەک و خەڵک بیبینێ و دوای چۆن ئەمە ئەتوانی بیکەی بە ستۆریەک بیگەێنی وەکو ڕۆژنامەنووسێک لە چی لایەکەوە بۆی لە ڕێگەی میدیاکانەوە بەڵێ لە ڕێگەی میدیاکانەوە کەویارخان خولەکە بەڵێ تەنها تیۆریە یاخود پراکتیکیشە؟ هەردووکێتی هەردووچێتی بەڵێ
مامۆستاکە تەرکیز دەخاتە سەر هەردووکی یەکەم جا بە تیۆری دەست پێکات و دوای کاری پراکتیکیشیان هەیە بەڵام کەمترین تیۆریتیای حەزەکەم بڵم تیۆریەکان هەر وەکو بابەتی زانیاریە لە مامۆستاکۆ بۆ بەشدار بۆ باشە لە ڕووی مەدانی و کاتە ڕۆژنامە نووسان دواتر ئەچنە بۆ نمونە شوێنێک یا لۆکەشنی هەڵبژێرن و راپۆرتێکی مەدانی لەو بارەیە بکەن لەسەر ئەو بابەتی ئەو خولە پلانەکە وایە کە تایە بێ بەڵە ئەگەر وانی کاتەکە نەبێ بە کێشە بەڵام تاکو ئێستا پلانەکەوەیە کە تایە بێت جا لە خولەکە دەمە پرسیارەکەم دەربارەی ئەوەی کە هەر لەسەر بابەتی ژینگە ئێوە پلانتان هەیە بۆ چینە جیاجیاکانی تر خولێک دروست بکەن یا خولێک بە ئەنجام بگەن بۆی تەواوی چینەکان هۆشداریان هەبێ لەبارەی ژینگە و خۆتەزانی لە ئێستا بارودۆخەکە زۆر سەختە بەهۆی ئەو قەیرانەی کە هەمانە هەم لە بڕووی ئاوە هەم لە ڕووی گەرمبوونی جیهانەوە بە تایبەتی لێرە خۆتەزانی کە پێشتریش باس کرد لە عێراق بەرە و بیابان بوونەشێ. بەڵێ ئێمە پلانمان هەیە و پێشتریش کردومانە ئێمە تەنها ئەو نیە بڵین تەرکیز دەخینە سەر سێکتەرێ تەرکیزمان لەسەر چەند سێکتەرێکی جیاوازە و سێکتەری ئەکادیمیمان هەیە بۆ ئێمە بە کۆلابۆریشن لەگەڵ زانکۆی سلێمانیە لایبرەریە گوڵی کتێبخانەیەکی ئۆنلاینمان هەیە کە هەموو کەس دەتوانێت بەحسەکانی خۆیان ریسەرچەکانیان لەوێ دابنێن و خەڵک دوایی ئیسفادەی لێ بکاتەوە چەند پرۆژەیەکی ژینگەیمان هەبوو پێشتر وەکو پاکردنەوەی سەرچاو ئاویەکان و لانی کامپینی هۆشیاری بۆ ژینگە و سەرچاو ئاویەکان و چەند خولێکی ترمان هەیە بووە هەر لە بواری ژینگەیە دۆکیومنتەریمان هەبووە لە بواری ژینگەیدا بۆ منمە پێشتر لە کەرکووک ئێمە دۆکیومنتەرێکمان کردووەکوڤم بۆ بابەتی خۆڵی و خاشاک و پیسی شارەکە و لە دوای ئەوە هەستان بە حملەیەکی پاکردنەوە کەواتە ئێمە کە کار ئەەکەین تەنها بۆ نایهین شتێک بگەێنین بۆ شەکەین چارەسەریشی بۆ بدۆزین و خۆشمان هەڵ ئەسین بۆی کە ڕێگا دابنین بۆ چارەسەرکردن و هاوکاری هەموو کەسوولانەکان بین کە پێیان خۆش بە لەو چارەسەرکردانەیە بەشدار بن و ئەم پرۆژە ژینگەیانە هەل لێرەیان ناوەستە ئێمە چەند پلانێکمان هەیە ئێستا لەگەڵ پۆلیسی دارستانە بەڕێز ئەمید وشیار چەند کۆبوونەیەکمان کردووە لەسەر چەند پرۆژەیەکی ژینگەی کە لە سلێمانی ئاکرێ بە ئەم پرۆژە ژینگەیانە شەرنی هەر لە سلێمانیا بۆستە و بەردەوام ئەبێ پرۆژەی ترمان هەیە لە داهاتووە لە کەرکووک لە هەولێر لە گەرمیان لە سلێمانی ئەم پێمان خۆشە تاکو بتوانین هاوکار بین ئەمە تەنها بۆ سلێمانی نییە بۆ هەموو شارەکانە بۆ هەموو شوێنەکانە چونکە لە کۆتاییە ئێمە وەکوڤم وا ئەیبینین ئەمە وڵاتی خۆمانە ئەمە ماڵی خۆمانە و هەمووشی بەیەکەوە کار بکات بەهێزترە ئێستا سلێمانی یاخود هەولێر یا کەرکووک ئەگەر باشترین ژینگەی هەبێ بە تەنیا ئیسفادەی نییە کە بوومە شارەکەی تەنیشتی ژینگەیەکی خراپی هەبێ کاتە بە کۆ بە جەم ئەتوانین وا بکەین کە ژینگەیەکی باشمان هەبێ و هەر لە عێراقیشا کوردستان بەس نییە زۆر سپاسان ساقی هیوای بەردەوامی زۆر دەستان خۆش بێت زۆر سپاس کەویان محەممەد ڕێکخەری پرۆژە لە دامەزراوی ویم زۆر سپاس بۆ تاوی زانیارەکانە.